ئێمە وەک خوێندگەی مەشقی سەربازی پیشەمان ڕایەنان و مەشقێکردنی لیواکانی سەربێزەکانی هەفتایە ئەم لیوایە لیوای 112 فەوجی یەک و بارەگای ناتۆر بۆ لای ئێمە بۆ مەشق و ڕایەنان وەک ڕێزلێنانێک لەسەر ڕێبازەکەی مام و دووبارەکردنەوەی پەیمانەکانی لیواکەمانەوە بۆ سەر مەزاری مام ئێمە وەکو لیوای 112 مووسل یەکەی هەفتە نزیکەی مانگێکە لە سلێمانی لە مەشقداین ئەمڕۆ هاتین بۆ سەر مەزاری مام کە دووپات بکەینەوە کە ئێمە هەر لەسەر ڕێبازەکەی مام بەردەوام دەبین و بەردەوامیش دەبین. ئێمە هاتین لە لیوای 112 هەفتەینە ئەوە مانگە لە مشی مەشقین لە بادینان هاتینە مەشقێکاتمان بۆ سەر قەبری مام وەکی وەفای کاتمە سەر قەبری مام. ئێمە لە بادینانەوە هاتوین بۆ سەرگۆڕی مامەی وەکو فەوجیەکی لیوای 112 لیوایەکە هەر هەمووی هاتیتنە سەرگۆڕی مامەی پێ دەڵێن مامە بە ئارامی بخەوە ڕۆڵەی وەکو ئێمە هەنا. ئەم پارچە شعرە لەلایەن باوکی خۆشەویستمە و بەجێماوە بەلێنی داوە کە ئێمە بیلێنەوە بۆ بەڕێز هەڤار مام جەلالە. لە تاریخی کووردا 75 بوو ڕۆژی مام جەلال بەسەرکەوت ڕۆژێکی زۆر خۆش بوو باوکی باڤێل و قوبات باوکی ئێمە بوو ئەو کە کورد بوو ئێمە زۆر مەرد بوون دۆشکەی عەدەت بەبێ بالیفی کردین دەبی عاشقی عەلەمی سەوز بین لە چیا ئەگەریا بە پێخواست خواردنی کەنگر و ڕێواز ئێمەش لە بیری ناکەین تا دنیاش.